کابرا 6 دەفتەر دۆلاری من خەردارە. یعنی دوو کەسی لە کابرا دەری ئەم ملەتم پێی نەبڕوو چ دەکەیت چ ناکەی ملەتی بابی حکومەتیش نازانم. ئەمیش یەک نییە سارێک نییە دوو نییە و سێ سار و شتەکە دوو سار و شتە شەمارە مداری خۆم بەجێشتیا ئەوە کەیسەکانم ێ بە هەموو تەلەڤیزیۆنیش بە ئاگاداربی دوو سار شتەکە مارم دارم بە جێشتێکە جەواز و جنسێ و شتیان هەمووی سی نییە هەر دەرێتە من بڕۆ ئەوڕوو ناسبە وڕ هەر لە پاش هەینش شکایەتی لە من کردیا هەلە ساس ئەم قەرداریوانم چوینە محکەمەی پاش دوو ساری محکەمە بڕیاردا گوتی کاکسەر هیچ تاوانەی لەسەر نییە فەرمەوە کێسەکانە ئەوە لە دوو کێسی ئەو شکایەتی لە من کردی على ساس ئەم قەرداریوانم فەرموو لە دوو کێسیش لە هەردوو کێسەکەش دۆڕایە کە ئەمنی متهم کردیا فەرموو دەتوانن تەلەڤیزیۆنەکە ئەگەر ڕوخسەتیان هەبی بینە پێش بورم بابەتەواوەتێم با بینە پێش ئیفلاس بوویمە یانە هیچ کێشەکەم نەبووە تا ئێستا کێشەم لەگە هیچ کەسەچی نەبووە بەس ئەو کابرا دەورەمەندا دەرێمە هەموو شتێکم پێ دەکرد لەگەر بۆ چت نەکردێ بکە وەلە زایدەم پاشە نیش شکایەتم لێ کردێ بەخۆم ئەوەش کتابی حکومەتیە بە کەفالەتی 5 ملیۆنی بەربووە دەتوانین تەلەڤیزیۆنی بابێت تەسوورشتەوە کە بینە پێش بە کەفالەتی 5 ملیۆنی بەربووە دەچمە حکومەت دوو سار و قسوورە خەریکیمە مندارم بە جێشتێ دوو سار و قسوورە لە سین پێم گوتیا من داوای خۆم دەکەم عەقەتان لێ وەردەگرمەوە بچمە نامار و منداری خۆم بەڵام دەرێ بڕۆ هیچ حسابێک لۆ ناکەم بڕۆ بە بابی حکومەتی لێ بەچێ دەرێ برێ چکەم هیچشم پێراک دەستەڵاتم نییە کێشەکەی من بەخۆم بای 130,000 دلار مەوادم تەسمیر کردووە لە سین ئەو مادە بای 13 دەفتەر دۆلاریە 130,000 دلار هەفت دەفتەری داومە پێ 6 دەفتەری لەکن ماوە مەوادی ئیشی نەقلی دەکا برێن کۆمپانیایە مەوادەکە گەیشتە هەولێرێ دەرێ ئار و حیسابی تۆ هەندە ناوەندێ هەر و حیسابم داتێ لە پاش هەینێ زایدەن 100 کارتۆنیش لە مەعدەسکی دەرێ من نادەمەوە بڕۆ چت نەکردێ بکە یعنی هەر لەگەرم کێشەی لەگەر من نییە کێشە لەگە چەند کەس کەشەیە